سڵاوتان لەبێت ئازیزان و خۆشەویستانی زاری کرمانجی ئەمڕۆ لەگەڵ سنتەری کەژوان لە سلێمانی کە گەشتێکی توشبوانی نەخۆشی شێرپەنجەن هاتوونەتە ئیدارە سەربەخۆ سووران و گەشتێکی شاخەوانی ئەنجامەدەن. لە کاتی ئەنجامدانی گەشتەکەدا یەکێک لەو توشبوانێک کە چەندین ساڵە بە هۆی توشبوونی بە شێرپەنجەوە دەیناڵاند و ئێستاش دوای چارەسەرکردن ئیدی چاک بۆتەوە، بەڵام دانەبراوە لەو گروپەی کە گەشتی شاخەوانی ئەنجامەدەن. خاتوونێکم لایە سڵاوت لێبێت ئەوکاتت باش گەر خۆت بناسیێنی بۆ بینەران و بیسەران و بە باسی نەخۆشیەکەی خۆتم بۆ بکە لە ساڵی چەند توشبووی شێرپەنجەی. من لە ساڵی 2011 توش بووم، دوای ئەوەی نەشتەرگەریم بۆ کرا و ئیتر هەموو عیلاجەکانم بۆ کراوتەوە بووم. دوایی ناسانمیان دکتۆرە هاژە ناسانمی بە مامۆستا فەرەح، ئیتر چوون بۆ لای مامۆستا فەرەح. لەو کاتەوە هەتا ئەو عیلاجانم تەواو بوو، توانیم ڕۆیشتن بکەم و هێزێک بێتە گیانم. بوو بە 2013، یعنی 2 ساڵ بەسەرا تێپەڕ بوو. کاتە چووم لە سەرەتای دامەزرانی گروپەکەیا بوو. ئەو کات وابزانم 14 کەس بووین لە سەرەتای گروپەکەوە لە توشبوانی شێرپەنجە. لەو کاتەوە من لەگەڵ مامۆستا فەرەحام بە فەزلی خوا و هیمەتی مامۆستا فەرەح باشین. ئێستا الحەمدولیلا زۆر باشین و بەردەوامین لە ڕۆیشتن و سروشتی جوان و تر هەفتەی 3 ڕۆژیش وەرزشەکەی. هەفتەی 3 ڕۆژەکەش ئەگەر نەخۆش نەبین یان شتێکی زۆر کاریگەر نەبێت دانابڕین لە وەرزشەکە، چونکی پێویستمان پێیەتی بۆ وەرزشە. تر بەم جۆرە بەردەوامین لەگەڵ مامۆستا فەرەحە. ئەوانەی کە توشبووی ئەو نەخۆشیان بەشێکیان دەرزی کیمیاوی دەرمانی کیمیایی بەکاردێنێن. دوای چاکبوونەوەی لەم نەخۆشیێت چی وای لێوە کردووە کە لە گەشتدا نەبڕێن؟ گەشت تا چەند گرینگە بۆ ئەو کەسانەی کە توشبوو شێرپەنجەن؟ زۆر گرنگە، زۆر. بەڕاستی کاتێ ئێمە هاتینە لای مامۆستا فەرەح و زیاتر بە سروشتی ناساندین و ڕووی کردە، ئێمە ڕوومان کردە وەرزش، هەستمان کرد بەرەبەرە فەرامۆشە بین لە نەخۆشیەکەی لە بیر بردینەوە. یعنی مەجای ئەومان نەبوو دانیشین بیر لەو نەخۆشیە بکەین، بەعکسەوە چاوەڕێمانە کرد بڕۆین بۆ ناو سروشت و بڕۆین بۆ شاخەکان و پیادە ڕێوەکە ئەوەندە خۆش بوو، گروپەکە ئەوەندە ڕێک و پێک و خۆش بوو، بێفەرق بووین. مامۆستا بەڕاستی دڵسۆزە لەگەڵمانە، چی بۆ ئێمە باش بێ ئەو کارەمان بۆکە و بەرەو ئەو کارەمانە بە لەبەرەوە ئێستاش تەمە ناکەین هەتا ڕۆژێ لە ژیانمان بمێنێ هەر لەگەڵ مامۆستا فەرەحا بین و لەگەڵ ئەم گروپە جوانەی خۆمانابین. بەڵێ چەند شوێن گەڕاویت و دوای چاکبوونەوەت لە نەخۆشخانە هیوا، هەڵبەتە تۆ نەخۆشێکی نەخۆشخانە هیوا بوو پێشتر، دوای هیوای چاکبوونەوەی خۆت پەیامت چێ بۆ توشبوانی هیوا ئەوانەیە کە توشبوو شێرپەنجە؟ پەیامم ئەوەیە جارێ سەرەتا کە تووشی ئەو نەخۆشیە ئەبن نەڕوخێن، نەرێن ئیتر ئەمە چارەسەری نییە و تازە ئێمە تووشی ئەم نەخۆشیە بووین. شەرتیش نییە، یعنی بۆ هەموو جۆرەکانی شێرپەنجە لە ژنان و لە پیاوان نابێ ئینسان بڕوخێ و ڕێ لە خۆی ببرێتەوە برە من تازە ژیانم نەما، من چاک نابم، هەر وەک نەخۆشیەکی تر وەری بگرن، بە ئاسایی وەری بگرن، ڕوو بکەنە عیلاجەکان و ئیتر نەشتەرگەری بێت چی بێ بە ئەمەلەوە بژین. ئیشەڵا هەموو لایەک باشە بن، ئیشەڵا کەس خراپ نابێ و هەر ئەوەش وتەم بووە داواکارم لە هەموو ئەوانەی کە تووشە بن ئەم ڕێیە بگرن بۆ وەرزش بە ڕۆیشتن، چونکی بەڕاستی سوودی هەیە. بەڕاستی ئێمە کاتی ئەم کیمیاویە وەرەگرین هەموو کەس ئەزانێت جەستە هەمووی ئەگۆڕێ بەلای خراپیە بەلای بێتاقەتیە. بەڵام بە فەزلی خوا کاتێ ئەم ڕۆیشتنی ئێمەش ئەوە نییە بە شوێنێکی ناخۆشە بێ، بە شوێنێکی دڵگرانیە بێ، کوێ خۆش بێ، کوێ بزانین دڵخۆشە بین پێی جوانە نەمان بینیوە حەزەکەین زیاتر بۆ ئەو شوێنانە هەوڵەدەین زیاتر بڕۆین. بە حکمی ئەوە وردە ئاسوودا بینەوە و ئیتر هەر کەسێ بێ ئاسوودا بێ ئەو ڕزعە ئەگۆڕێ
زۆر باشترە. بەدیلی بۆ چوونی ئێوە گەشتکردن و ڕۆیشتن بە پیادە و شاخڕەویکردن دەبێتە بەدیلێکی باش بۆ ئەوەی کە توش نەبی بانی دەرزی کیمیایی بەکار نەهێنی زیاتر ئەوانەیە کە توشبوو دەرزی کیمیاوی دوای چارەسەریان دوای چارەسەرکردنی خۆیان بە دەرزی کیمیاوی تا چەند گرینگە ڕۆیشتن بە پیادە ڕۆیشتن گەشتکردن زۆر 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 پێویستە زۆر پێویستە چونکی وەک باسم کرد دوای وەرگرتنی کیمیاویەکە جەستە زۆرە گۆڕێ من ناتوانم برێم یەکێ توش بوو نەچێ کیمیاوی وەرە نەگرێ ڕووکاتە شاخ و کێوەکانی خۆمان ڕووکاتە سروشتی جوانی وڵاتی خۆمان ئەوە بکە من ناتوانم ئەوە برێم کیمیاوی وەرمەگرن بەڵام چەند کیمیاویەکە باش بوو چەند عیلاجی کردین ئەوەندەش ئەم ڕۆیشتنە و ئەم وەرزشە و ئەم سروشتە جوانی خۆمان ئیسپادەمان دوایین پرسیارمەوە بێ دوای چاکبوونەوەت لە نەخۆشیەکە و ئەوانەیە کە لەگەڵ ئێوە بوون پێشتر کە چاکبوونەتەوە پێیانت چێ بۆ ئەوانەیە کە پلەی بەرزیان لە نەخۆشیەکەدا هەیە و دەرزی کیمیایی بەکاردێنن چ پێیامێکت هەیە لە ڕێگەی زاری کرمانجە بگەینی بەو توش بوانە وەڵایی هیوادارم ئینشەڵڵا هەموویان زۆر زۆر باش ببن وەک گوتم نەڕووخێن ئینشەڵڵا ئەوها وەک ئێمە وەک ئێستا ئێمە بەردەوام بن لە ڕۆیشتن لە وەرزشەکەش بەڵام تەنها ڕۆیشتنەکە نا وەرزشەکەش پێویستە ئەنجا چیش پێویست بێ ئەبێ ئەوەش پێویستە لە هەندێک خواردن خۆمان بپارێزین لە هەندێک ڕەفتار ئەبێ ئاگامان لە خۆمان بێ ئەمانە شەر ئەبێ خۆشمان یارمەتی خۆمان بکەین خۆمان دڵخۆشکەین ڕوو نەکەینە ئەها مەویست نەبین لە ژیان هەر ئەوەندەی زۆر سپاس دەستەکان خۆش بن زۆر سپاس بڵێ ئەوەی گوێبیستی بوون یەکێک بوو لەو ئافرەتانەی کە لە نەخۆشخانەی هیوای سلێمانی دوای توشبوونی بە شێرپەنجە دوای چەندین ساڵ ناڵاندنی بە شێرپەنجە دوای چارەسەریکردنی و لە ئێستا دەچابۆتەوە بەڵام ئەو ئومێدی هەیە کە بە گەشتکردن و بە ڕۆیشتن ئەوە دەرونی مرۆڤ پاک دەکاتەوە و هاوکات ئاماژەش بەوەدا داوا لەوانەیە کە توشبوو شێرپەنجەن هیچ کات نەڕوخێن بێ هیوا نەبن بێ ئەمەل نەبن لە ژیان هەموو بربەستەکان ئیدی تەواوە بن بەڵێ ئەمەی گوێبیستی بوون قسەی یەکێک بوو لەو توشبوانە و دوای چارەسەربوون و ئێستاش چاک بۆتەوە لە سنووری ئیدارەی سەربەخۆ سۆرانە لە میانەی گەشتێکیان بوو لەلایەن فدراسیۆنی شاخەوانی کوردستان گەشتێکیان بۆ سنووری ئیدارەی سەربەخۆ سۆران ساز کردووە و ئەمڕۆ لە ئیدارەی سەربەخۆ سۆران